تا بێت پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بەهۆی دۆسەی نەوت و غازی هەرێم و بڕیارەکانی دادگای فیدراڵی کەلێنی زیاتر و ئاڵۆزی زیاتری تێدەکەوێت. ڕۆژی شەمە ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق لە کۆبوونەوەیەکی وەزارەتەکەیدا شکستێنانی گفتوگۆکانی لەگەڵ هەرێم لەبارەی دۆسەی نەوت ڕاگەیاند. جەختی لەوە کردەوە بڕیارەکانی دادگای فیدراڵی لەبارەی نەوتی هەرێم وەک خۆی جێبەجێ دەکەن. وەزیری نەوتی عێراق ڕایگەاند هیچ وڵاتێکی جیهان نییە دوو سیاسەتی جیاوازی نەوت پەیڕەو بکات و ناکرێت سیاسەتی نەوتی عێراق بەو جۆرە بەردەوام بێت. لێدوانەکانی وەزیری نەوتی عێراق با تونترین لێدوانی بەرپرسانی حکومەتی عێراق لەبارەی دۆسەی نەوتی هەرێمدا دەنرێت لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی. سەرەڕایەوەی ئیحسان عەبدولجەبار جەختی لەوە کردەوە بڕیارەکانی دادگا جێبەجێ دەکەن، بەڵام دەرگای گفتوگۆی بەسەر هەرێمی کوردستاندا نەخست و ڕایگەاند خۆشحاڵین باکردنەوەی دەرگای گفتوگۆ. ئەم لێدوانە دەری دەخات بەغدا دەیەوێت لەو ڕێگەیەوە فشاری زیاتر بۆ سەر هەرێم دروست بکات لە پێناو سازشکردنی زیاتر لە دۆسیە هەڵپەسێدراوەکانی نەوت و بابەتی هەناردەی غاز و ڕازی بوون بە کەمترین داواکاری لە پێگەێنانی حکومەتی داهاتووی عێراق کە ئێستا کورد بەوە دادەنرێت بەشێکە لە ململانێ ناوخۆیەکانی شیعە و پەکخستنی پرۆسەی سیاسی. بەپێی هەندێک زانیاری نزیک لە دانوستانەکانی هەولێر و بەغدا لەبارەی دۆسەی نەوت، بەرپرسانی عێراق لەسەر بنەمای جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی و هەڵوەشانەوەی یاسای نەوت و غازی هەرێم داوای ڕادەستکردنی خاوەندارەتی سەرجەم گرێبەستەکانیان کردووە. ئاماژەشیان کردووە پێویستە نەوت و غاز ناوەند بیفرۆشێت و پارەکەی بخرێتە بانکێکەوە کە بەغدا دەسەڵاتی ڕاکێشانی هەبێت. بەڵام بەرپرسانی هەولێر ئەو داواکاریان ڕەت کردووەتەوە سوورن لەسەرەوەی حکومەتی هەرێم خۆی نەوت بفرۆشێت. بە بڕوای چاودێران حکومەتی عێراق پەنا بۆ بەکارهێنانی هێز نابات، بەڵکو چەندین ڕێکاری یاسایی لە بەردەمدایە کە بتوانێت کێشە بۆ هەرێم دروست بکات، وەک جوڵانەوەی ئەو سکاڵای پێشتر لە ژووری بازرگانی جیهانی دژی تورکیا تۆماری کرد بوو کە باز لەوە دەکات تورکیا بەبێ گەڕانەوە بۆ بەغدا نەوتی هەرێم ڕەوانەی بازاڕەکانی جیهان دەکات. هەروەک تۆمارکردنی سکاڵایکی دیکە لە دژی کۆمپانیای بۆتاش تایبەت بە هێڵی بۆری کە نوێنەرایەتی تورکیا دەکات، ئەوە ژوا لە ئەنقەرە دەکات بگەڕێتەوە بۆ بەغدا، ئەمە جگەلەوەی بەغدا بۆی هەیە داوای قەرەبوو بکات. بژاردەیەکی دیکەش دەستگرتنە بە سەرداهاتی نەوتی هەرێم لە بانکەکانی جیهاندا لەگەڵ بڕینی 200 ملیارەکە کە مانگانە دەینێرێت بۆ فەرمانبەرانی هەرێم. کۆتا بژاردەش لە بەردەم بەغدا ناچارکردنی کۆمپانیەکانی نەوتە کە چیدی سەودا و مامەڵە لەگەڵ حکومەتی هەرێم نەکەن، ئەگەر ملکەتیش نەبوون بەغدا دەتوانێت سکاڵا لە دژیان بجوڵێنێت.